ساڵتان لەبێت بینەرانی کورسادیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە دۆخی ئاڵۆزی عێراقدا. لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا دۆخی عێراق بە ئاڵۆزیدا تێپەڕە بێت. لە ڕووی ئەمنێوە دۆخی عێراق زۆر شڵەقاوە. تەقینەوەکان زیادی کردووە. هێرشەکانی داعش و شانە نووسۆکانی داعش لە ناوچە جیاجیەکانی عێراق بەرەو هەڵکشان و بەرەو چالاکی زیاترە چێ. لە هەندێک ناوچەی عێراق پەلاماری حەشدی شعبی و سوپای عێراق دەدرێت. پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی عێراق بە گشتی لە ئێستادا ئەویش بە هەمان شێوە تا ڕادەیەک بە ئاڵۆزیدا تێپەڕێت. بڕیار بوو مانگی شەشی ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت، بەڵام ئەمەش بە چەند هۆکارێکی سیاسی یاخود بەرژەوەندی چەند لایەنێک لە لایەنە سیاسیەکانی عێراق ئەم هەڵبژاردنەش دواخراوە بۆ مانگی دەی ئەم ساڵ. هەرێمی کوردستان لە نێو ئەم مەشهەدە گشتیەدا دیارە بە پەیوەندیەکانیدا لە ڕابردووە چۆ لەگەڵ بەغدا، چونکە لە ڕابردوو هەمیشە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا جۆرێک لە جۆرەکان بە ئاڵۆزیدا تێپەڕی، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی داراییەوە، لە ڕووی ئابووریەوە، هەروەها لە ڕووی پەیوەندی سەربازی و هەمانگی ئەمنێوە. ئەمانە هەمووی دۆخێکی نالەبار بوو لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا دروستە بوو. لێرە و لەوێ هەندێک جار بە هەندێک هۆکاری دیاریکراو ئەم پەیوەندیانە تا ڕادەیەک بەرەو ئاسایی بوونەوە دەچووە پەیوەندیەکان بەرەو باشیە چوو. ئەم شەو وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکی وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان لە بەغدایە بە دیاریکراوی ئێوە لەگەڵ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانیش گفتوگۆ بکە لەسەر بەشەبوجەی هەرێمی کوردستان. هەمیشە لە ڕابردوودا دەوترا پەیوەندی ئاڵۆزەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا تەنها لە ڕووی دارایی، لە ڕووی نەوت، لە ڕووی شایستە دارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. بەڵام ڕاستیەکەی شتێکی دیکەمان پێ دەڵێ، ئەویش پەیوەندی سیاسیەکانە کە ئاڵۆزە و تا ڕادەیەک بە ناتەبایی لە نێوان هەردوولادا دەڕاتە پێشەوە. بەڵام لە ڕابردوو بینیمان ینی هەندێک جوڵەی دیبلۆماسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی هاوسەرۆکانی بۆ باشکردنی پەیوەندیەکانی یەکێتی و هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە شیعە و سونەوە دەستی پێکرد لە بەغدا و ڕۆڵێکی باشی هەبوو. دوجاریش هەندێک لایەنی دیکە لە نێواندا پارتی دیموکراتی کوردستانیش هەندێک جوڵەی کرد بۆ ئەوەی کە پەیوەندی سیاسیەکانی خۆی لەگەڵ بەغدا بە ئاراستەیەکی باشتر بەرێ. داوا دەکرێت وەفدێکی سیاسی لە هەرێمی کوردستانیش لە ئێستادا بچێتە بەغدا بۆی کە ئەم پەیوەندیانە لەم ڕەوشە ئاڵۆزەی کە عێراقی پێدا تێپەڕە بێت بە ئەنجامێکی باش بێنێت. ئێمەمانێ ئەم شەو گفتوگۆ بکەین لەسەر ئەم تەوەرانەوە کۆمەڵی بابەتی گرنگتر کە پەیوەندی هەیە بە داهاتووی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەگەڵ هەرێک لە میوانە بەڕێزەکانم خاتو بڵێسە جەبار فەرمان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە بەغدا لەگەڵمان سوپاس دەکەین. خاتو بڵێسە هەروە کاک پێشڕەوەیسی چاودێری سیاسی کە جەنابیشان لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانمانە. سەرەتا گەل لە خاتو بڵێسەوە دەست پێ بکەین بە گشتی خوێندنەوەتان بۆ مەشهەدە سیاسیە گشتیەکەی عێراق لە ئێستادا چۆنە، دۆخەکە چۆنە بینن بە گشتی کەەوە جەنابتان لە بەغدان و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. فەرموو خاتو بڵێسە. بەڵێ ئەم کاتتان باش. بێگومان وەکۆی جەنابە فەرموود مەشهەدەکە زۆر ئاڵۆزە و ساحەی سیاسی عێراق پڕە لە کێشمەکێشم و قەیرانی زۆر و حکوومەتی عێراقی بە هەمان شێوە تووشی چەندەها گرفت بووە و کێشەی سەرەکی ئێستا کە حکوومەت ڕووی ئەبێتەوە بێگومان کێشەی ئەمنیە و ئەو هەموو تەقینەوانەیە کە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و ئەو نائستیقراریەیە کە ئێستا لە شەقامی عێراقیە بەعام بەدی ئەکرێ. ئەمە بەدەر لەوەی کەوا عێراق بە ئەزمەیەکی گەورەی اقتصادیە تێ ئەپەڕێ و وەکو بینیتان کە عێراق وەزیری دارایی عێراق ئێستا دیسانەوە لە هەوڵی ئەوەدایە کە قەرزی زیاتر وەربگرێ. ماوەیەک پێش ئێستا وەزیری دارایی داوای 35 میلیارد قەرزی کرد، بەڵام پەرلەمان بۆ مەبلەغە زۆرە ڕازی نەبوو و مەبلەغەکەیان زۆر پێزۆر بوو، بۆیە یەکەمین جار کە ڕەزامەندی درا لەسەر یاسای قەرز بڵێن مەبلەغێکی زۆر کەمتریاندایە و 7 میلیارد دۆلار ڕەزامەندی لەسەر درا. بەڵام دوایەوە بینیمان کە ئەمەش کافی نەبوو و هاتن دووبارە داوای مەبلەغێکی تریان کردەوە کە دوا بەدوای ئەوە ئەو یاسای قەرزە هات و ئەمە بەم شێوەیە ئەڕواواتە
عێراق بەعام لە قەیرانێکی زۆر گەورەدایە تا ئێستا دوو جار قەرزی کردووە و قەرزی کەڵەکەبووی سەر عێراق ئەجگار زۆرە. ئەگەر ئێمە بێت و ئەو قەرزانەی کە لە سعودیەوە لە کوێیت کردوێتی و ئەو قەرەبوانەی کە ئەبێ بەو وڵاتانەی باتەوە ئەوانە هەر هەمووی بژمێرین ئەگەینە نزیکی زیاتر لە 169 ملیارد دۆلار کە عێراق قەرزارە. ئەمە هەمووی ئەم هەموو کێشە کەڵەکە بووانەوە ئەم نائستیقراریە کە ئێستا هەیە وا ئەکات کە پێویست بکات چارەسەری ڕیشەیی بۆ بدۆزیتەوە. هەموو کۆکن لەسەرەوەی کە گەندەڵیەکی ئەجگار زۆر هەیە لە عێراقەوە سەبەبی سەرەکی ئەم نائستیقراریەی ئەقتصادی و ئەمنی ئەو هەموو ناشەفافیت ئەو هەموو گەندەڵەیە کە لە عێراقدا هەیە. بەڕێز کازمی هەوڵی داوە لەم ماوەی ڕابردووە چەند ئاڵوگۆڕێکی کردووە لە پۆستە ئەمنیەکانە بە تایبەتی لە پۆستی ئیستیخباراتیە، بەڵام ئەمانە کافی نین و هەموو لەو بڕواایان کە تا لە وادەی هەڵبژاردننی پێشوەختە نزیک بینەوە تەقینەوەکان بەرەو زیاتر ئەڕۆن و کێشەکان گەورەتر ئەبن. بەڵێ خاتو بڵێسە یانی ئەمە ئەوش پرسم، ینی ئێمە وەکو هەرێمی کوردستان پێمان خۆش بیان نا بەشێکین لە دەوڵەتی عێراقی فیدرال دیارە بەشێکی ئەم کێشانی کە جەنابە دامەژت پێدا ینی پشکی بەر هەرێمی کوردستان دەکەوێت. هەرێمی کوردستان لە ئێستا دەکەوێتە کوێی ئەم دەخە ئاڵۆزی کە ئێستا لە عێراق بەگشتیە گوزەرێک و جەنابە دوێنات بۆ کرد. ئەرکی سەرەکی ئێمە وەخەمی سەرەکی ئێمە ئێستا تەنها تێپەڕاندنی بودجەی ساڵی 2021 کە ئێستا حاڵی حاضر لە پەرلەمانە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ئەبێ لەم ماوەکەمەیە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ. ئێمە دوو فەقەڕێتیایە لەو یاسایە کە هەردوو پەیوەندە بە هەرێمی کوردستانەوە، ئەویش فەقەڕەی 10 و 11 کە کێشەیەکی زۆری لەناو پەرلەمانە دروست کردووە، بەشی هەر زۆری کوت لە سیاسیەکان دژی ئەو دوو مادێن و دژی ئەو دوو فەقەڕەیەن کە بەو شێوەیە نووسراوەتەوە هەرچەندە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدایە ڕێککەوتون لەسەر ئەو دوو فەقەڕەیە و بۆیە بەو شێوەیە نووسراوەتەوە. واتە ئێمە ئەو بودجەیە کە هاتووە بۆ پەرلەمان ئەو پرۆژە یاسایە لە ئەنجومەنی نوێنەرانەوە نێردراوە، لە ئەنجومەنی نوێنەران دەنی ببوورە لە ئەنجومەنی حکوومەت بڵێن ئەنجومەنی وەزیران، بەڵێ ئەنجومەنی وەزیران دەنی بۆ دراوە و تەسبیت کراوە و لەوێەوە نێردراوە بۆ ئێمە. واتە حکوومەتی عێراقی لەسەر ئەوە ڕازیە و حکوومەتی هەرێم بە هەمان شێوە ئەو وەفدانەی کە لە هەرێمەوە هاتوون بە تایبەتی وەفدەکانی یەکێتی ئەمە هەمووی ئەو لێک تێگەشتنەوە ئەو لێک نزیک بوونەوەی بە دوای خۆی داهێنا کە ئەنجومەنی وەزیران تەصدیقی ئەو دوو فەقەرەی کردووە بۆ ئێمەی ناردەوە. بەڵام تێپەڕاندنی ئەو دوو فەقەرەیە لە ناو پەرلەمانە تۆزە کێشەیە و وەکوتم لایەنە سیاسیەکان زۆر دژی ئەوەن، فراکسیۆنە جیاوازە شیعە و سوننەکان زۆر دژی ئەوەن و بە بۆچوونی ئێمە سەبەبی سەرەکی ئەوەیە کەوا بەرەو هەڵبژاردن ئەڕۆین و هەریەکە ئەوێت شەقامی خۆی نەوعەنما لە خۆی ڕازی بکە و هەموو ئەو نادات پەروەریی کە هەیە و ئەو گەندەڵی کە هەیە هەر هەمووی بەملی هەرێم دابێنن و بڵێن لە هەموو ئەمانە هەرێم بەرپرسە کە ئەمە زۆ دوورە لە ڕاستیەوە. وەکووتم ئەوەی کە نووسراوەتەوە هەردوو حکوومەت لەسەری ڕازین و ماڵەتەوە لە ناو پەرلەمانە، بەڵامی تر ئەوەیە کە ئەیبینین هەر ڕۆژە و پەرلەمەنتارێک هەڵەسێ و بە شێوازێک تەسریحەیە و نەفەسی شۆڤێنیەتیان زۆر پێوە دیارە، بەشی هەر زۆری بەس مزایەداتەکە بۆ شەقامی خۆیان لە بەرەوەی بەرەو هەڵبژاردن ئەڕۆین. زۆر باشە خاتو بڵێسە سوپاس دەکەم بمێنەرەوە لەگەڵمان دواتر دێمە خزمەت جەناب. بەڵێ کاک پێشڕەوەیسی جەناب دۆکو چاودێرێکی سیاسی وەکو خاتو بڵێسە ئاماژەی پێدا، ینی ئەوەی کە هەیە لە عێراقدا دەگوزارێ هۆکارەکەی ینی هۆکارێکی سەرەکی هەموو ژدانی پیادەنێن گەندەڵی، ینی گەندەڵی بۆتە ینی دەردێک و نەخۆشیەک کە بەرەوشی عێراقیەکان و زۆربەی لایەنە سیاسیەکان بەرنادا عێراقی گەیانۆتە ئەم ڕۆژەی کە ئێستا پێیدا تێپەڕە بێ و هەندێک جار ینی زۆرێک لە چاودێرانی سیاسی وێنای دەکەن کە عێراق لە ڕۆخی ڕووخانە، لە ڕۆخی لە ناوچوونە، لەوەیە کە لە ڕووی ئاسایش و ئەمنیەوە بە تەواوەتی تیا بچێت. بەڵام ئێمە گەر خوێندنەوەیەکی گشتی بکەین جەنابتان وەکو چاودێرێکی سیاسی ئەتوانین بڵین عێراق ئاخۆ ئەو دەوڵەتەیە کە دەتوانێت لە داهاتوویشی نزیکدا ئەم هەموو قەیرانی کە ئێستا بەرۆشی گرتووە بە ئاسانی تێیپەڕێنێ بە تایبەتی ئەو ڕەوشە ئاڵۆزەی کە ئێستا پێدا تێپەڕەبێت. ئەم کاتێ ئێوە باش لە ڕاستیە عێراق لە ئێستاە تێقترژاوە لە باری سیاسی، لە باری ئەمنی، لە باری کارگێڕی، لە باری تەنانەت کۆمەڵایەتیشەوە هەموو ئەوانە وای لێک کردووە ژینگەیەکی خوڵقێنەر بە گەندەڵیە دروست بێت لە سەرتاپای عێراقا. ئەمە وا دەکات
کۆمەڵێک هێما دەردەخات ئەم هێمایانە دەرخەری ئەوان کۆمەڵێک کاراکتەر کە بەششیان لە کاراکتەرە حیزبیەکان دەبینێتەوە لە پشتەوەی دام و دەستگا ڕسمیەکانی دەوڵەتەوەن مەبەستم وایە بەدەر لەوانن ئیتر مەبەستیانە عێراق تێدا سیاسە سەروەر نەبێت عێراق تێدا بنەماکانی کارگێڕی بنەماکانی هۆکار بۆ چوونە پێشی عێراق تێدا بەرقەرار نەبێت هەر ئەمە شەوای لێ کردو ئەم ژینگەیە لەبارە دروست بێت لە کۆی بارەکانەوە ئەوە دەیبینی ڕۆژانە عێراق لە ڕووی ئەمنیەوە بەرەو ئاڵۆستر دەڕۆین ئەوە دەیبینی ڕۆژانە عێراق لە ڕووی کاری پەرلەمانی بەرەو ئاڵۆستر دەڕوە ئەوە دەیبینین عێراق ڕۆژانە بەرەو کاری حیزبی بەرەو ئاڵۆستر دەڕوە ئەوە دەشبینین بنەماکانی حکوومەت ناتوانێت بە کاری خۆی بکە باشترین بەڵگەی گۆڕینی کاراکتەری ئەمنی و گەڕانەوە بۆ شوێنی خۆیانەوە ئەمانە هەموو پێمان دەڵێن عێراق دەستگەلێکی تێدا هەیە هەموو ئەوانە کار بۆ ئەجندای تایبەتی خۆیان دەکات دەتوانێت بە شێوەیەک وێنا بکەین کە عێراق زۆرتری وێنەی تێدا دەچێشرێ بەڵام وێنەکان بەشیان هیچیان بە ئاوازی عێراقی نین بەڵکو بە دەرەوەی عێراقین بۆیە هەڵسەنگاندن و یان بە دەقیقتر وەڵامدانەوەی پرسیارەکەت ئەگە بمانەوەی وەڵامێکی دەقیقی بدەینەوە هەموو هێماکان یان ئیشارەکانی ناوخۆی عێراقە کافی نییە لەبەرچی لەبەرەوەی عێراق هەمووان دەیزانی زیاتر لە سەروی دە ئەجندا لە ناو عێراقە کار دەکات ئەجندای جیهانی لە هێزە سوپەرپاوەرە گەورەکانی و دنیا لە هێزە هەرێمایەتەکان لە دەوروبەری عێراق هەموو ئەوانە کار لەسەر ئەجندای خۆیان دەکات تەنانەت دوای لێ هاتووە ژمارە وڵاتێکان لە پاڵ ئەجندای تایبەتی وڵاتی خۆیان کار بۆ ئەجندای هاوپەیمانی لەگە ژمارەیەک وڵاتی تریشا دەکەن ئەمانە ئاڵۆزیەکی قوڵخاندووە بێگومان هەمووشمان دەیزانی بۆ ئیپراکتیکردنی ئەجنداکان پێویست بە بازارێکی شێواو هەیە ئەو بازارە شێواوە کە دەتوانین بوێنای بکەین بە بوونی گەندەڵیەکی زۆرەوە بۆیە ئەگە بێمەوە سەر وڵامی پرسیارەکەت ئەگە قسەکە لەسەر ئەمە بێ عێراق لە مەودایەکی نزیکا بتوانێت ئەم حاڵەتە نالەبارە ئینتیقالیە تێپەڕ بکات بێگومان هێماکان بەو ئاراستەیە نین کە عێراق بتوانانی لە ماوەیەکی نزیکە تێپەڕی بکە بۆچی لەبەرەوەی ئێستاشی لەگەردا بێت هەنگاوەکان هەم لەسەر ئاسی جیهانە بە تایبەت لە دوای گۆڕینی کابینەی ئەمریکا هاتنی جۆ بایدنەوە هێماکان بەوە ئاراستی دەبێت کە لە جیاتی عێراق سنتەر بێ وەکو ترامپ عێراقی کرد بۆ سنتەر بۆ جێبەجێکردنی بەرنمەکانی خۆیەوە خەریکە قسە لەسەرەوە دەکرێت ئێران ببتە سنتەر چارەسەرەکان لە ئێرانەوە سەرچاو بگری بێگومان لە ئەگریمانەی ئەمانە لە ئاڵۆزی زیاتری بینی عێراق و تورکیا وەکو بینیمان لە ڕۆژانی داهاتووی ڕابردووە وەزیری بەرگری تورکیا هات و لێدوانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانە ئەمانە هەموو دەرخەری ئەوەن کە عێراق بەرەو ئاڵۆستر دەڕواتن چکە هەمووشمان تازە خاتون هێمای بۆ کرد لەگەر نزیک بوونەوەی بانگەشەکان ئەوەندەی حیزبە عێراقیەکان لە گۆڕەپانی سیاسی عێراقا کاریان بەدەست هێنانی زیاترین دەنگ و ڕاچی یاریکردن لەگە سۆزی عێراقیەکان بی کەمتر مشوری ئەوە دەخۆن بیر لەسەر چارەسەری هەنگاوەکان بکەنەوە بۆیە هەم چاودێرە جیهانیەکان هەم چاودێرە هەرێماتەکان تەنان چاودێرەکانی ناوخۆشەوە لەسەرەوە کۆکن کە عێراق دەمەکە بنەماکانی پێویستی دەوڵەت بوونی تێدا نماوە بەڵکو ئەمە وڵاتانی هاوچێشە جیهانی و هەرێمایەتەکانە عێراقی بەم شێوەیە هێشتۆتەوە باشەشی لەگەماشت بۆ کرد کە ینی ئەجندا دەرێشیەکان زۆر کارەکەن لەسەر ساحی عێراقی و ئاڵۆزکردنی ئەم ڕۆژە بەڵام ئاخۆ لە بەرژەوەندی ئەوانە کە هەمیشە دۆخی عێراق بۆ شێوە بێ یاخود نەخێر بەرژەوەندی ئەوانیش بەپێی کات و بەپێی زەمانەکە دەگۆڕێ کات پێشەوە من بەدەقیق کاتێک پێت دەڵێم لەگەر هاتنی سەرۆک جۆ لە ئەمریکا و گۆڕینی سیاسەتی ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان لە ناوەندی ڕۆژهەڵاتە ئەمە ڕنگ دەداتەوە بەسەر هەنگاوەکانی داهاتوی عێراقا وەکو بینیشمان لە کابینەکەی دۆناڵدا ئۆندەی عێراق سنتەر بوو بۆ دروستکردنی هەژمون یان بەلایانی کەمەوە بۆ ڕێگریکردن لەسەر هەژمونی ئێرانە بەڵام ئێستا ڕێیەکی زۆر هەیە لەگەر کابینە تازەکەی بایدناکە ئەگە بمانەوێت چکە ئەمە ڕێیەکە لە ناو بەشێک لە کاراکتەرە سیاسی و کاراکتەرە ڕاگەیاندکارەکانی ئەمریکاشەوە پەیدا بوو ئەگە بمانەوێت ئارامیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بکەین پێویست بۆ دەکات دانیشتەکانی بینی ئەمریکا و ئێران دەست پێ بکاتەوە بە شێوەیەک بێت کە لە پێناو دروستکردنی سەقامگیری بێت بۆیە هەموو ئەوانە کاریگەریان دەبێت هەم بە شێوە ئیجابیەکە ئەگەر هەنگاوەکان ئیجامی بوون هەمیش بە شێوە سلبیەکە ئەگە هەنگاوەکان سلبی بوون بەسەر عێراقا چکە هەموومان دەیزانین من باوەڕ ناکەم هەر کەسێک هەبێتن تەنانە ئەگەر غەیری سیاسیش بێت کاتێک بە
چەند دقەیەک سەیری مەشهدی سیاسی عێراق بکات نەگاتە ئەم ڕەیەی کە عێراق ئەوەندەی کوشتەی دەستی ئەجندا دەرەچەکانە ئەوەندە کوشتەی دەستی ئەجندا ناوخۆیەکان نییە تۆ وەرە سیر بکە ئەم پەرتەوازەی لەسەر شەقامی شیعە ڕوودات ئەم پەرتەوازەی کە بەشێکیان بە شێوەی ئاراستەی ئێرانیەوە خطابی سیاسەکانیان ئاراستە دەکەن و ئەم ئاراستەیە کە ئێستا لە شێوەیەک لە شێوەکان لە شاقامی سونە هەیە بە هەمان شێوە ئەمەی کوردیشەوە هەموو ئەمان پێ دەڵێت کە لە گریمانەی سازدانی هەڵبژاردنە لە پەرلەمانی عێراقا لیستەکان ئەگەر ئێستا ژمارەیان چەند بێت پێشبینی دەکرێت دوو ئۆن ئاریان چەند بێت پێشبینی دەکرێت دوو ئۆن دەبێت وە کاراکتەرە سیاسیەکان کە لە ئێستاە لە گۆڕەپانی سیاسی عێراقا پراکتیکی سیاسی خۆیانەوە دەکات پێشبینی دەکرێت ژمارەکان زۆر زیاتر بێت لە حاڵەتێک کە ژینگە سیاسیەکە ژینگە ئابوووریەکە ژینگە ئەمریکا بەو شێوە نالەبار بێت ئەو هەموو کاراکتەرە سیاسیەش بێتن ڕێک وەکو قسە کوردەکەی خۆمان دێت کار خواردنێک کابانی زۆر بێت یان بێسوێ بێخوێ دەبێت ئەمە وای لێ هاتووە کە ئێستا عێراق بەو شێوە بێتن کە هەموو کارەکانی بەو ئاراستەیە بێ بۆیە هیچ هێمایەک یان هیچ هەنگاوەک لە ئێستاە بەدی ناکرێت کە بگاتە ئەم حاڵەتەی لە ماوەی نزیکدا هاتووە عێراق بتوانێت ئەم قۆناغە تێپەڕ بکات و بگاتە حاڵەتی جێگیرکراوی خۆیان دەست خۆشکاک پێشڕەو دێمەوە لای جەنابەت بەڵێ خاتو بڵێسە ینی جەنابتان وەکو سیاسیە کە لە بەغداشن دیارە ئەمیشە لە ڕابردوو ئەو وتراوە کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا زۆرێک لەوەی کە هۆکار بوو بۆ تێکچوونی هەندێک جار دەوترا هەرێمی کوردستان بوو یا پابندە بۆ بە هەندێک ڕێکەوتن کە لەگەڵ بەغدا هەبووە یان نەویستوە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا بە ئاراستەیەشی باش ینی چارەسەر بکە بەڵام هەمیشە دەوترێت لە ڕابردووە لە ئێستاشدا ینی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان چەقەکەی لە بەغدایە یاخود بەغدا ئێمە چەقی مەسەلەکەمانە بەڵام کە بەغدایەک ئاوە ئالۆز بێ ئاخۆ هەرێمی کوردستان ئەتوانێت ڕووی تێ بکە بەڕای جەنابتان بەڵێ بێگومان هەرێمی کوردستانیش دووچاری چەنەها قەیران بۆتەوە و ئێمە لە 2014ەوە هەتاوەکو ئێستا کێشەی کەڵەکەبووی زۆرمان هەیە لەگەڵ بەغدایە چەنەها ئستحقاقاتی گەلەکەمان هەبووە کە بەغدا ئامادە نەبووە بیدا بەرامبەر بەوەش بێگومانکەوە هەرێم پابند نەبووە بە ناردنی نەوتەوە من هەمیشە وتومەکەوە ئێمە هەرچەندێک مافمان هەبێت لەم وڵاتەیە بەڵام ئەو نەش ئەرکمان لەسەرشانە کە داوای مافەکانمانەکەین ئەوێ ئەرکەکانیشمان بەجێبێنی بێگومان ئەو فەقرەی کە 2019 و 2020 لە موازنەیە نووسرابەوە کەوا هەرێم ئەبێت 250,000 بەرمیل ڕادەست بکە تاوەکو ئەم ساتە پێی پابند نەبووە ئەوەیە چەند ڕۆژێک پێش ئێستاش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بەیاننامەیەکی دەرکرد کە وتی بۆ پیشاندانی حوسنی نیەی هەرێمی کوردستان بابێن و لە سەرەتای مانگی یەکەوە پێش ئەوەی کە ئەساسەن موازنە تەصدیق بکرێت بابێن و ئەو 250,000 بەرمیلە ڕادەست بکەن بۆی ئێمە بتوانین لە ناو پەرلەمانە دیفاعی لێ بکەین و بڵێن ئەوە تا ئێمە دەستمان پێکرد بە ڕادەستکردنی ئەو بڕێی کە دیاری کراوە بەڵام تاوەکو ڕۆژی ئەمڕۆژ هەرێم بەوە پابند نەبووە و ئەمە ئەرکی ئێمە لە پەرلەمانی کوردستانە زۆر قورستر ئەکا بەڵام بە شێوەیەکی گشتی نامتمانیەکی یەجگار بەڵێ ببوورە بە شێوەیەکی گشتی نامتمانیەکی زۆر هەیە لە بینی هەردوو حکوومەتەکەیە ئەمەش یەکێکە لەو ئەسبابانەی کەواکە کە نەگەنە هیچ ئتیفاقیەیەک و هیچ ڕێککەوتنێک ئێمە متمانەمان بە حکوومەتی عێراقی نییە کەوا پابند بێت حتا ئەگەر نەوتەکە ڕادەست بکەین کەوا ئەو بەردەوام بێت لەسەر ناردنی موچە و بوجەی هەرێمی کوردستان و ئەوانیش بە هەمان شێوە متمانیان بە ئێمە نییە ئەڵێن وەکو ساڵانی ڕابردوو ئێمە تەسویتی بۆکەین و دڵنی بۆین و بەڵام دواتر یەک بەرمیلیش نایەت لە هەرێمەوە ئەمە کێشەی گەورەی سەرەکی نێوان هەردوو حکوومەتە ئەو نامتمانیە هیوادارم ئەو وەختەی کە ئێستای هەرێمی کوردستان کە لێرەیە بتوانێت هەوڵ بە چارەسەری هیچ نەبێ ئەو نامتمانەیە بکە ئەوەش لە ڕاستیە بێ بڵم کە جێگەی دەستخۆشیە تاوەکو ئێستا هەمیشە وەفدی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتا کۆبۆتەوە و هیچ کات نەهاتوە بۆ ناو پەرلەمان بەڵام ئەمە دووەمین جارە بینین جاری پێشوش بەڕێز کاقوبات هاتە ناو پەرلەمانەوە و لەگەڵ هەموو لایەنەکانە کۆبەوە ئێستاش بە هەمان شێوە ئەو وەفتەی کە لێرەیە لەگەڵ لیژنەی مالیەیە لە گفتوگۆ و لە کۆبوونەوەدان بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هەیەەوە بزات ئەو نامتمانەیە کە هەیە بڕەوێنەوە. خاتو بڵێسیانی زۆرێک ڕائەکانیان پێچەوانەیە لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەوەی کە
لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە کێشەکە و ململانەکە سیاسیە هێندەی ئەوەی کە ئابووری و دارایی بێ ینی بەڕای جەنابتان کێشەکەی و بە سیاسی نابین چکە لە ڕابردوو ئەنی زۆر جار بەغدا هەندێک کارتی سیاسی بەرامبەر بە هەرێم بەکاری هێناوە کە وای کردووە ئێمە کێشە هەرە گەورەکانمان کە ناوچە کێشە لە سەرەکان و کەرکووک و پێشمەرگە و خاک و کۆمەڵی مەسلەی دیکەی نەتەوەی لە بیر بچێتەوە هەمووی ئێمە لە دارایی و لە موچەیە ینی بەڕاستی تەرکیزی لەسەر بکەین. بەڵێ بێگومانەوە هەڵەی خۆشمانە سیاسەتی کورد لە بەغدا بەو شێوەیە بووە ئێمە بۆ ماوەیەکی زۆرمان عێراقمان بە شێوازێک تەرک کردبووە بە پەراوێز خستبووە بەلامانەوە گرنگ نەبوو کە ئەمەش ئەوەی بە دوای خۆی داهێناوە کە ئێستا هاتووینەتەوە ئەو نامتمانەیە هەیە و بێگومان من وتومەکەوە هەمیشە ئێمە کێشەی بڵین ئەرکی سەرەکیمان ئەوەیە کەوا دیفاع لە قوتی میلەتەکەمان بکەین دیفاع لە موچەی فەرمانبەران بکەین ئەمە وای کردو کە ئەرکی سەرەکی ئێمە بێ و ئەو ئەرکانەی تریکە لەسەر شانی ئێمەیەوە کە ئێمە بۆی هاتوین بۆ بەغدا بەداخەوە وەلاوەنراوە کە گرنگترینیان مادەی 140 پارەی گەرمی جوتیارانە ئەو بڵین ناوچەی کێشە لەسەرە کە ڕۆژ بە ڕۆژ کێشەکانیان زیاتر ئەبێ لە ناوچەکانی کەرکووک و خانەقین ڕۆژانە عەرەبی هاوردە ئەهێنرێەوە کێشەی نێوان کورد و عەرەب لە زیاد بووندایە ڕۆژانە شەهید ئین ئێمە لەو مەنتیقەیە ئەمانە هەمووی بوونەتە بەداخەوە ئەڵێم کێشەیەکی لاوەکی و سەرەکی بۆتە ئەم ناردنی نەوت و بوجە و موچەی فەرمانبەران و قوتی بڵین هاوڵاتیانی خۆمان و ئەمە بۆتە شەڕی ئەساسی ئێمە بێگومان لەم هەلومەرجەی ئێستایە کە بەرەو هەڵبژاردننی پێشوەختاچین ئەم شەڕە لە هەموو کات قورسرە بۆ ئێمە وەکوتم مزایداتی ئێجگار زۆرە کرێ لە ناو پەرلەمانە و ئەوترەیەکەوە هەرێم پابند نابێ بە ناردنی ئەو بڕەنەوتەی کە دیاری کراوە لە موازنەیە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە ئێمە پێویستیمان بە حکوومەتی عێراقیە. عێراق وەکو وڵاتێک تەعاملی لەگەڵا ئەکرێەوە ئەتوانێت قەرز وەربگرێ وەکووتم ئەوە تا وەزیری مالیە داوای 6 میلیارد دۆلاری تری کردووە لە بەنقی دووەلی کە وەری بگرێ هەرێمی کوردستان ئەم دەواازەیە نییە کە بتوانێت قەرز وەرگرێ لە وڵاتان و بتوانێت موچەی فەرمانبەرانی لێوان بۆیە ئێمە لەو ڕوانگەیەوە ئەبێ ڕوومان لە بەغدا بێ و هەڵ بین پابند بین بەو بەڵێنانەی کەین و بەو بڕگا یاساییانەی لە پرۆژە یاسای بوجەدادێن. بەڵێ دەست خۆش خاتوو بڵێ سەبڵە کاک پێشڕوانی ئێمە وەکو خاتوو بڵێسا ئاماژەی بێدا ینی لە هەموو ڕۆکانەوە دەبێت ئێمە ئاراستەی ڕوومان لە بەغدا بێ و پەیوەندیەکانمان لە بەغدا بەرەو باشی بەرین بەڵام ئەم پەیوەندیانە ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە کاری تیا بکەین بۆی کە پەیوەندیشی باش و ئەکتیڤ و دۆستانەمان لەگەڵ بەغدا هەبێ و وەکو بەشێک لە بەغدا خۆمانە ژمار بکەین یاخود لە بەغدا دەستور و یاسا هەیە و ئێمە دەتوانین لە ڕێگەی دەستور و یاساوە ئەم پەیوەندیانەی خۆمان لەگەڵ بەغدا ڕێبخینەوە بەڕاستی. ڕاستیە چوونە بەغدا لە پێناو چارەسەرکردنی کێشەکان هەنیەک ئاراستەی نییە کە بریتێ لە ئاراستەی چاکردنی کێشەکانی بینی هەولێر و بەغدا بەڵکو ئاراستەیەکی تری هەیە هاوتەری بوون لەگە سیاسەتی جیهانیە بۆچی لەبەرەوەی ئێستاشی لە گەردابی سیاس ئێمە هەرێمی کوردستان لە چارچەوەی عێراقا لە بەرنامەی سیاسەتی ئەمریکا داین ئێستاشی لە گەردابی ئێمە لە چارچەوەی عێراقا لە سیاسەتی ئەوروپا داین ئێستاشی لە گەردابی ئێمە لە سیاسەتی عێراقا ینی مەبەستم لە چارچەوەی عێراقا لەگەر ئێران داین لەگەر تورکیا داین لەگەر ینی دەمەوێت وا پیشان بدەم کە وڵاتانی جیهان بە شێوە گشتێکە لەو لە ئەمریکا لەو لە رووسیا لە ناوەن ئەوروپا لە هەرێم دەوروبەری خۆشمانەوە هەموو بەو ئاراستەیە سەیرمان دەکەن کە هەرێمێکی لە چارچەوەی عێراقا بۆیە هەرێمی کوردستان لای معلومە یان دەبی لای معلوم تریش بێت کە چوونە بەغدا و بەردەوامبوون بە دیالۆگ هەر لە پێناو چارەسەرکردنی کێشەکان نییە بەڵکو ئاراستەکردنەکە لەگە ئەم ئاراستە جیهانیە گشتگرەی کە هەموو لە چارچەوەی عێراقەوە سەیری هەرێمی کوردستانەوە دەکەن کەواتە بەدڵمان بی بەدڵمان نەبێت ئەمە دەواازەی چوونە دەرەوەمان بە ڕووی جیهانە لە بەغداوەیە ئەمە خۆ بەش بە حاڵی خۆماگە قسە لەسەر حەزبایە حەزمان دەکرد لە هەولێرەوە بەرەو ئاراستە باە لە هەرێمی کوردستانەوە باە کاتێک دەرێم هەولێر مەبەستم لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە واقعە هەمیشە حەز و واقع دووشی لێک زیاد ئەمە لەلایەک لەلایەکی ترە ئێمە هەرێمی کوردستان ممارەسەیەکی هەیە لە ماوەی ڕابردوو کە تێیدا زۆر زەرمەند بوو پێی دەگوتێ ممارەسەی ڕیفراندۆم ئەم ڕیفراندۆمە دەرکەوت بە پراکتی کە وڵاتانی جیهانی وڵاتانی هەرێمایەتی
ئێستاشی لەگەردا بێت هەم لە چارچەوەی جوگرافیای عێراقە تەعامل لەگەر هەرێمی کوردستانە دەکەن ئەمە ڕوونە لە بەدیدی سیاسیەکان بەدیدی ناسیاسیەکان کە ئێمە قەدەرێکمان هەیە دەبێت لەو چارچەوەی کار بکەین ئەمە یەک دووشانەوە مادەم ئاراستەکە بەو شێوەیە مادەم هەموو خوێندنەوەکان وەکوی دەرێ هەموو ڕێگاکان دێنەوە بانەش بریتی لە بەغداد کەواتە دەبی هەرێمی کوردستان واز لە سیاستێک بینی کە لە ماوەی ڕابردووە پەیڕەوی دەکرد ئەویش بریتی بۆ لە ئیهمالکردن یان گرنگجی نەدان بە ئەندازەی خۆیان بە بەغداوە چونکە ئێستا مادەم سیاستەکان گرنگجی نەدان بە بەغدا بە ئەندازەی خۆی ڕێک ئەمە هۆکارە بۆ دوورکەوتنەوەی بەغداشەوە لە ڕاستیە چکە ئێمە لە ماوەی ڕابردوو بە شێوەیەک ئاراسی هەرێمی کوردستان بوو کە کارمان بە بەغدا نییە بەغدا بەو لای خۆی ئەمە بەو لای خۆم ئێمە ئەوان بەغدایان هەیە ئێمە هەرێممان هەیە هەولێرمان هەیە ئەوان حکومەتیان ئێمە حکومەتمان پێشکەوتوترە خۆش گوزرانترە کۆمەڵە قسەی لەو بابەتانە دەکرا کە بەشێکیان تێدا ڕاستیشە بەڵام ئەمە بە پراکتیکردنی ئەم سیاسەتە پێچەوانە بوونە لەگە سیاسەتی کۆی دنیاوە بۆیە باشتر ئەوەیە هەرێمی کوردستان لە مەودووە بە قورسایی زیاتر بە هەژمونی زیاترەوە بچێتە بەغدا بەنمونە لە ئاخر کۆبنەوەکانی لە بەرەو بلێسەخان ئەندامی سەرکردایەتیە من هێما بۆ دەدەم لە ئاخر کۆبنەوەکان و هەمیشە داواکاری یەکێتیشەکە یەکێکە لە هێزە ئەساسەکانی دروستکردنی حکوومەتە دەرێ سەرچاوی قرار بچتە بەغدا بۆیە کارە ڕاستەکە ئەوەیە بەیانی سەرۆکی هەرێمیش بچێ بەیانی سەرۆکی حکومەتی ژیاوەری جێگری سەرۆکی حکومەت بکە ینی بە قورساییەکی زۆرەوە بچنە بەغدا ئەوە دەتوانێت ئاراستەکە بگۆڕێتەوە هەل لەبەر ئەوەشە لە بەر لە ژیان ئاوای جەنابی مامزەلەر هەمیشە ڕامانی وا بوو کە بەغدا سەکۆی بەدەستهێنانی مافەکانە ینی داکۆچیکردن لە مافە بەدەست هاتووەکانی هەرێمی کوردستان بریتی نییە لە کەرکک بریتی نییە لە هەولێر بریتی نییە لە سلێمانی بریتی نییە لە پێنج باوک و بریتە لە سەکۆی ململانەکە کە خودی بەغدایە کاتێک ئەم ڕامانەمان کردەوە بەرنامەی کارمان ئەم ڕامانە بووە ئەولەوێتی هەنگاوەکانمان بێگومان دۆخی کووردا دەتوانی بەرەو باشتری ببیت ئێستا عێراق هاوچێشەیەک هەیە لە بینی من جارێشتریش لە بەرنامەکەی جەنابتا هێمان بۆ کردە هاوچێشەیەک هەیە بەهێزی بەغدا لاوازی هەولێرە دیسان کاتێک دەرێن بەغدا مەبەستم لە ناوەندە هەولێرش مەبەستم لە هەرێمە بەهێزی هەولێر لاوازی بەغدایە باشە هەرێمی کوردستان لە پاڵ ئەوەی کە کۆمەڵێک خاڵی لاواز لە شانۆی لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە بوونی هەیە لە شێوەی ناکۆچی لە شێوەی قەیرانەکان لە شێوەی تاخیرکردنی موچە لە شێوەی ئەم هەو قەیرانانە کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستان و تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لە هەرێمی کوردستانەوە گرتوتەوە بەڵام بە هەموو پێوەرەکان ئێمە بە بەشێک باشتری لە بەمانە سیاسیەکە بەمانە ئەمنیەکە بەمانە ئەم دووە دەقیقان باشتری لە ناوەند و وەسەتی عێراقیە دەکرێت هەرێمی کوردستان بەلایەکەوە ئەمە بگاتە بەرچاوەوە کە بەغدا شوێنی ڕوبەڕووبوونەوە و بەدەستهێنانی مافەوەدینە هاتووەکان و پاراستنی مافەبەدی هاتووەکانە لەلایەکی تری شەبەتیمەیەکی یەگرتو بڕوان لە ماوەی ڕابردوو کاتێک بینیمان حیزبە سیاسەکان هەریەکەو بە ئاراستەیەکی خۆی ڕۆی ئەمە لە دوازار دەبێت هۆکاری لەباربردننی ئەم پرۆژەیە بۆچی لەبەرەوەی ئێستا بەغدا شوێنی پراکتیکردنی ئەجنداکانە لەوێ شەو دەتوانانی هەرێمی کوردستان ئێستا من باگلێ یەک لە حیزبە سیاسەکە بکەم کەمترین کەناڵی عەرەبی هەیە کە مخاتەب حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانە پێم وانێ بگاتە ژمارە یەک دووەکەوە کە بتوانانی مخاتەبە شەقامی عێراقی بکات بۆچی ئەم قسەی دەکەم بۆ ئەوەی ئێستا بەلایانی کەم و شەقامی عێراقی بە شێوەیەکی ڕاستە و خۆ مخاتەبە بکرێن زۆر باشترە لەوەی چاوەڕێ بن مزایداتی یان شێوە سیاسەتەکی پۆپۆلیستی بەشێک لە ئەندا پەرلەمانتارە عەرەبە شیعی و سونیەکانەوە کە لە بێناو بەدەستهێنانی مزایدات و بەدەستهێنانی دەنجی خۆیان لە هەڵبژاردنەکانەوە بەڕای جەنابەت بێ کورد نەیتوانێت ڕاستە خۆ مخاتەبەی شاریعی عێراقی بکات بێگومان یەکێک لە گلەیەکان بێگومان یەکێک لە گلەیەکان لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە هەیە بۆی نەیتوانی وە ڕاستە و خۆ مخاتەبەش تاک بە تاچی شەقامی عێراقی بکاتن هەر لەبەر ئەمەشە فرسەی یان ژینگەی لەبار بۆ بەشێک لە کاراکتەرە سیاسەکان ڕەخساوە کە لە پێناو دەرچوونەوەیان لە پێناو پراکتیکی سیاسەتی پۆپۆلیستی خۆیانەوە هەمیشە بەو ئاراستەیە قسە بکەن کە بەنمونە ئێستا بەش ڕامانێک دروست کراوە لەلایەن بەشێک لە بەسڕاییەکان یان بەشێک لە شارەکانی ترەوە ئەمە نەفتی باشووری عێراق و وەسەتی عێراقە دەبردرێت لە هەرێمی کوردستانەوە کە بژانەوەی
سەرخان و ژێرخانی تێدا کراوە ئەمە دەبێ هەرێمی کوردستان وەکو آخر پرێسکۆفرانسە کە بەڕێز قوبات تاڵەبانیە لە پرێسکۆفرانسەکەی بەغداوە ڕوون هێمای بۆ کرد بە هەموو عێراقێک بگەدرێ گریمان ئەگەر ئەم 17 ئەم 12 کە لە بودجێ عێراقیەوە و هێنراوە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە لە بەرامبەر ئەوە هەرێمی کوردستان نەفتی نەناردووە بەڵام بە ئەم 1970 یان 1985 یان ئەم 1970 کە ماوەتەوە لە بودجێ گشتی عێراقە بۆ کا بەرهەمەکانی کاس دروستکردنی سەرخانی عێراقی کا بژانەوەی شارەکانی عێراقی کا دروستکردنی هەموو ئەو پێویستیانەی کە بەنمونە بەشێک لە کاراکتەرە سیاسیەکان کە هەرێمی کوردستانی پێنمونە دەکات. باش دەسۆش خات و بڵێسیانی وەکو کاک پێشڕۆ ئاماژەی پێدا ینی بۆ هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان نەیانتوانیوە ڕاستەوخۆ ینی لەگەڵ شەقامی عراقیە ینی پەیامیان هەبێەوە مخاتەبەی بکەن هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە ینی ئەمەیان بە پێویست نەزانیەوە یاخود بۆ نمونە ئێستا جوڵانی کێسە ئەکرێت و لە ڕابردووشدا کراوە کە ئەگەر ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە نمونە وەربگرین ینی پەیوەندیشی باشی هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عراق بە سونە و بە شیعە و لەگەڵ هەندێک لە لایەنەکانی ئەوانەی کە خۆیان ناوناو مەرجعیت لە عراقیشە باشە ئەنی بۆ کار لەسەر ئەوە نەکراوە کە لەسەر ئاسی حیزبیش ئەم پەیوەندیانە بەهێز کرێت لەگەڵ شەقامی عراقیە چکە هەمیشە دەوترێت ینی شەقامی عراقی لە ئێسادا کاریگەری هەیە لەسەر کۆی گشتی ڕووداوەکان کە لە عراقدا دەگوزارێت. بێگومان ئەوەی کەوترا ڕاستە دابڕانێکی زۆر هەیە لە نێوان شەقامی کوردی و شەقامی عەرەبیە و ڕاستیەکان ئەبێ بوترێک کە ئەبێ من لێرە بەداخەوە دانی پیا بنێم پەیوەندی هەرێم و بەغدا ئەو ئەتوانی بڵێ پەیوەندی پێش ڕەفەراندۆم و دوای ڕەفەراندۆم و ڕەفەراندۆم باشی خۆی و خراپی خۆی من ئەوە باس ناکەم بەڵام بەعام گورزێکی کوشندە بوو بۆ عێلاقاتی نێوان کورد و عەرەب و هەروەها هەرێم و بەغداش ئەمە عێلاقاتی هەمووی بە شێوازێک تێکیە کە لە دوای ئەوە ئەبوایە سەر لە نوێ دروست بکرێتەوە و ئێستاشی پێوە بێ ئێمە بە چاوێکی خائین سیر ئەکرێن لێرە کە وستومانە لە عێراق خۆمان داببڕێنین بەڵام ئێستا بۆ مەسلەی بووجە و موچە گەڕاوینەتەوە ئەمە هەمیشە ئەوترێتەوە و ئێمە پێیانەڵێن ئێوە ئەگەرەتانەوێ ئێمە خۆمان بە عێراقی بزانین و خۆمان بەشێک بەم وڵاتە بزانین کەواتە ئەبێ مافەکانمان بنێ پێش هەموو شتێک و بەو شێوازە سەی نەگرین بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ ڕاستەکەەوە شەقامی عێراقی زۆر بە دژ بە شەقامی کوردیە و نەتوانراوە لە دوای ڕەفراندۆمەوە خیتابێکمان هەبێ بۆ شەقامی عەرەبی بۆی ئەو ناکۆکیانە بڕەوێنینەوە کە لە نێوان ئەو دوو شەقامەدا هەیە بەعام سیاسیەکانی هەردوو لەمەیە تەقسیرێکی زیاتریان هەیە و هەروەها ینی ناتوان بڵم پەرلەمەنتاران ئەو کێشەیە ینی گرفتێکی گەورەیە تەنها بە پەرلەمەنتاران ئەمە چارەسەر ناکرێت ئەمە وفودی ئەوێ لەسەر هەموو ئاستەکانە ئەبێ لەسەر بکرێ ینی بەم شێوەیە بێ ئەرکی ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانتارا و نوێنەرانی کورد قورس ناکات لە بەغدا بەڕاستی ئەرکی ئێمە لێرە زۆر قورسە وەکوتم ئێمە بە چاوێک سەیرەکرێنکەوە تەنها کە خۆمان بە عێراقی نازانین و لێرە بەس لەبەر مەسلەی موچە و بووچەکە ئەمە ڕاست نییە کە ئێمە ئەمانەوە جوزئێک بین لەم عێراقا مادام ئێمە بەشێکین هەرێمێکین لە عێراق کەواتە وەکوتم مافیشمانەیە بەڵام ئەبێ حکوومەتی هەرێم لەمەیە هاوکارمان بێ ئێمە وەکو تیمێک لێرە ئیش بکەین حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی وەزیران و هەروەها لە پەرلەمەنتارە ئەمانە هەموو ئەبێ بە تیمێک ئیش بکەن هەموو هاوکاری یەکتری بین و هەموو یەک خیتابمان هەبێ بەداخەوەکەوە ئەبێ بڵێم کەەوە فراکسیۆنە کوردیەکانیش لە ناو پەرلەمانە ئێستا یەکڕیز نین ڕاستە هەمومان دیفاع لە قوتی ملەتەکەمانەکەین بەڵام هەر یەکە بە شێوازێک و نامتمانەی تەنانەت لە نێوان خۆمانیشدا هەیە کە ئەمەش بەشێکە لەوە کە بێگومان سیاسی عەرەبەکان و لایەنەکانی تر بەم ناکۆکیە ئەزانن و هەروە پەرلەمەنتارانی کورد زۆرنکەوە لەسەر شاشەی عەرەبی هەر بەو نەهجە قساکەن و تا حدێک دژ بە هەرێمیش قساکەن و ئەمە دیسانەوە وای کردووە کە ئەرکی ئێمە زۆ قورس بێ لەوەیکەوە پێداگیری بکەین لەسەر ئێستحقاقاتی خۆمان هیوادارینکەوە ئەم تیمەی کە ئێستا لێرەیە و ئەم وەفتەی کە لێرەیە کە لە پەرلەمانەوە 2 ڕۆژە و لەگەڵ لیژنەی مالیە کۆبۆتەوە کە بتوانێت بگاتە نەتیجەیەکی دڵخۆشکەر و لەم هەفتەیە بوجە تێبپەڕێنرێ بەو شێوەیەی کە هەیە و هەروە هیوادارم هەرێمی کوردستان ئەم جارە پابند بێ
بەو بەڵێنانەی کە ئەیا لەویاوە بە ڕادەستکردنی نەوتی ئەو 250,000 ئەو بڕێی کە دانراوە کەوا ڕادست بکرێەوە لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێەوە بەرامبەر بەوە ئەو ئێستاقاقاتانەی کە ئێمە هەمانە وەریگرین ئەوەی کە ئەوترێکەوە ئێمە 12% بڵێن کۆی موازنەی عێراقیمان بەرئەکەوێ 12% کەمترە و هەمیشە ئێستاقاقاتێکی زۆری لێدا ئەبڕدرێ یعنی ئەمە ئەبێ ڕاستیە کە بۆ شەقامی عەرەبی ڕوون بکرێتەوە چونکە هەمیشە ئەوترێکەوە هەرێم ئەو سێپارێزگایی هەرێم یا بە هەڵەبجەوە بەشە بوجەیەکی ئەجگار زۆر ئەبن کە ئەمە ڕاست نییە ئێمە ئەگەر بێت و بەداتاوە بە ڕقم ئەمەیان بۆ ڕوون بکەینەوە هەمیشە لە هەموو بڵێن چاوپێکەوتنەکانە بێگومان ئەوانیش هەندێک بەرچاوڕوونیان زیاتر ئەبێ لەو بارەیەوە. باشە ئێستا هیچ زانیاریشی وهات لایە خات و بڵێسە چکە جەنابەت لە بەغدای و ئاگاداری کۆبوونەوەکانی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستانی بە سەرۆکاتی کاقوبات لەگەڵ هەم لێژنەی دارایی هەم ئەولایەنانی کە کاریگەریان هەیە لە ئەنجومەنی نوێنەران هیچ ینی بەرەو پێشچوونێکەیە و ئەو دوو مادەی کە هەیە لە پرۆژه یاسای بودجەی 2021 دەستکاری ناکرێت و خۆی مێنێتەوە؟ بێگومان لایەنە شیعیەکان داوایان کردووە کە تەواوی مەلەفی نەوت ڕادستی حکوومەتی عێراقی بکرێەوە هەموو مەلەفەکە تێکڕا واتە هەرێم هیچ دەسەڵاتێکی بەسەر بەرهەمهێنانی نەوتان نەبێ ئەوان داوای ئەوەیان کردووە ئەمە زۆر قورسە ڕازی بوون لەسەر ئەمە بۆ هەرێم پێداگری لەسەر ئەوەکەوە 250,000 بەرمیل بنێرێ و بەو شێوەیە کە لە نووسراوەتەوە هەردوو حکوومەت اتفاقیان لەسەری کردووە بەڵام لایەنە شیعیەکان هەمویان تێکڕا پێکەوە کۆبوونەتەوە و پێشنیازی ئەوە ئەکەن کە تێکڕای مەلەفی نەوت لە دەست هەرێمی کوردستان دەربهێنرێ و بدرێتەوە بە عێراق ئەمە کێشەیەکی گەورە بۆ ئێمە دروستەکات چکە ئێمە ڕازی نین بەوە و پێداگری لەسەر ئەو 250,000 ئەکەینەوە هیوادارین کە بتوانین بگەینە نەتیجەیەک لەو بارەیەوە. پێدوانیە زۆر جاری ژانی ئەم داواکاریانە وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێم بەکاربێنن یاخود خۆ لە ئێستاشدا حکوومەتی عێراقی ینی لەو بڕواایدام لەوە چێ نەیەوێت بە تەواوەتی ئەم مەلەفە ڕادستی خۆی بکاتەوە چکە هیچ کێشەی کەم نییە بە حەقەت خۆتان ئەگەدارەوەن خات و بڵێسە. لە ڕاستیە ئەوان کێشەیان ینی ئەتوانم بڵێم لە ڕووی شۆڤێنیەکەوە بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمان کێشەیان لەگەڵ ئەقلیمی کوردستانە هەیە و ئەیانەوێ بە هەر شێوازێک بۆ هەوڵ بن ئەم ئەقلیمە تا دێ لاوااستر بێ و ترسی ئەویان هەیە ڕۆژێک بێت و ئەمەی کە پێی ئەوترێ بڵێن ڕەفەراندۆم و کاتی ڕەفەراندۆم ڕۆژێک هەرێمی کوردستان بەکاری بهێنرێ لەبەرەوە ئەیانەوێت تا ئەتوانن هەرێمی کوردستان بخەنە ژێر فشارەوە و هەرێمێکی لاواز بێ بۆیە پێداگری لەسەر ئەوە ئەکەن کەوا ئەو مەلەفە کە مەلەفێکی زۆر گرنگە لە دەستی کووردا نەمێنێ و بێتەوە بۆ بەغدا و هەموو پاڵاوگەکان لەلایەن حکوومەتی عێراقیەوە چاودێری بکرێن و هێزی فیدرالی ئێرە بڕۆن بۆ ئەوێ و پاسەوانی بکەن ئەمە تۆزێک کێشەیە بۆ کورد و کووتم ئێمە ناتوانین لەسەر ئەوە ڕازی بین هیوادارم کە بتوانین لەسەر ئەو 250,000 بەرمیلە بگەینە دەرەنجامێک بەو هیوایم دەست خۆشخات و بڵێسە بڵێ کاگ پێشڕۆیانی لە ئێستادا کارەکەمی بۆ ئاراستەیە کە متمانەیەشی باش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بکرێتە ئەگەر بە هەر هۆکارێک بێت چکە میشە لە ڕابردوو ینی نەبوونی متمانە وای کردووە کە ئەم دوورکەوتنەوە لە نێوان هەرێم و بەغدا دروست بێ و زۆر جارۆک و جەنابیشتوە خات و بڵەسەش ئاماژەی پێدا ینی هەردوو لا هۆکار بوو نەم هەرێمی کوردستانم بەغدا بەڵام پێدوانیە لە ئێستادا زۆر بەکارهێنانی فشار لەسەر هەرێمی کوردستان وها دەکا کە ئەم پەیوەندیانە ساردی زیاتر و دوورکردنەوەی زیاتری تێکوێ ڕاستیە لە عێراقا یەک قەیران هەیە لە هەموو قەیرانەکان ئاڵۆزتر ئەوش قەیرانی نەبوونی متمانەیە بێسیقەی بینی شیعەکان بێسیقەی بینی سونەکان تا ڕادەک بێسیقەی بینی کورد اینجا بێسیقەی بینی کورد و شیعە اینجا بێسیقەی بینی کورد و سونە لە ناوخۆشە بێسیقەی هەولێر و بەغدا ئەمانە هۆکاری چارەسەر نەکردنی کێشەکانن بەنمونە کورد پێی بیر دەکاتەوە ئەگەر دیست چی نەهوت هەموو بداتە بەغدا گرنتی چییە کە لە 2000 بەغدا شیعەنەیەوێ بۆ ئاراستەی بە کە دەمەکە خەونی بۆ دەبینن ئەمە من دەمەوێت هێما بە شتێک بکەم لە ئێستایە لە پاڵ هەرێمی کوردستان لە پاڵ ناوەند جوولەیەکتر هەیە لە سونەی غەربی کە مەبەست لە ئەنبار و فەلوجە بەولاوە ئەمانە خولی سێمی کاراکتەرە سیاسیەکان ئێستا هاتوونە گۆڕەپات بە شێوەیەکی جیاوازتر سیاست دەکەن و پاڵپشتیەکی زۆری وڵاتانی ئیسلامی سونەشیان هەیە
تەنانەت ئێستا شەپۆڵێکی بژانەوە لە خودی ئەم شارانەیوانەوە دەستی پێ کردووە تا ڕاددەگەیشتۆ تا تکریت و ئەو بابەتانەشەوە ئەمە شیعە وێڕای ئەوەی کە شکستی هێناوە لە ئیدارەدانی قەیرانەکان و بەرەو پێشبردننی عێراقا چکامومان لە بەرچاومانە پرۆسیسی ئازادی عێراق 2003 هەتا ئێستا ئەو هەموو ساڵەیەکە شیعە پلەیەکی قەرار بۆ لە عێراقا نەیتوانێت بە شێوەیەک مۆفەق بێتون عێراق بباتە کەنارێکی ئارامتر ئەمە دەرخەری ئەوەیە لە ڕووی ممارەسە یان لە ڕووی کارجێڕی حکومڕانیە شیعە جۆرێک مۆفەق نەبووە شکستی هێناوە ئێستا لەوە دەترسێن ممارەسەی هاوشێوەی هەرێمی کوردستانە بەرەو زیاتر بڕوات هەر لە بەرەوەشە قانونی یاسایی نەوت و گازیان دەرنەکردووە هەر لە بەرەوەشە ئەنجومەنی فیدرالیان دەرنەکردووە کە قەرار بۆ دەبی دەری بکە هەر لە بەرەوەشە لە دەستور کۆمەڵێک یاسا کە پێویستە دەربچێت بۆ تەکمیلەکردنی دەستورە لە پێناو تەسپاندنی زیاتر ئیتیحادیە هەنگاوی بۆ پێدوانیە گۆڕانکاری و هاتنی نێو ئیدارەی ئەمریکا بە سەرۆکاتی جۆ بایدن هاوکار بێ بۆ ئەمی کە جەنابە داماژەی پێدی چکە لە ڕابردوو زانیمانیانی بەرنامەی جۆ بایدنەوە بۆ کە عێراق بێتە سێ هەرێم و سونە شیعە کورد ینی ئەمە کاراسانی ناکە لە داهاتوو ئەمەی کە جەنابەت هێمای بۆکەی ڕوودا لە ڕاستیە هەمیشە کاراکتەرە سیاسیەکان هەم لە ئێستا هەم لە ڕابردووە لەو کاتێ لەسەر کورسی دەسەڵات بوونە هەنگاوەکانیان جیاوازتر بە لەو کاتەی لەسەر کورسی نەبووینە بۆیە بایدن خاوەنی ئەم پرۆژەیە کاتێک لە دەسەڵات نەبووە لە ڕاستیە مەبەستم تەنها لە چارچەوەی سیناتۆر و ئەو بابەتانە بووە ئێستا کە سەرۆکی ئەمریکایە مقەیەدە بە سیاسەتی استراتیژی ئەمریکا بۆ ئەو ناوچەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە کە ئەمە پرۆژەیەکی درێژخایانی استراتیژی ئەمریکایە دەمەکە لە دوای پێش پرۆسیسی ئازادی عێراقیشەوە کاری لەسەر دەکات بەڵام واقعەک هەیە ئێستا ئەگەر نەتوانین نکۆڵی لێ بکەین کە پێشوایە ناتوانین نکۆڵی لێ بکەین ئێستا جیاوازی نێوان سێ پێکهاتەکە زۆر زیاتر دەبێت پێکهاتەی نێوان کورد و شیعە لە دوای ئەوەی کە شیعەکان وا خەریکە خولی دووەمی سیاسیەکانیان دێت چکە خولی یەکەمی سیاسیەکانیان بەهۆی سیاسەتی ئۆپۆسیۆن بوون لەگەر کووردە لە سەنگەرەکان هاوشان بوون بە شێوەیەک دۆسایەتیان هەبوو بە شێوەیەک ئاشنایەتیان هەبوو بە شێوەیەک تێکەڵیان هەبوو کە ڕەنجی دەداوە بەسە سیاست ئەمە خولی یەکەمی سیاسیەکان وێڕای ئەوەی بەشێک لە سیاسیەکان ئێستا تو ملاحەزە بکەین تێبینی ئەمە دەکەین دژی کورد لە چارچەوەی کاراکتەرە باڵا سیاسیەکان کەمترە بەراورد بە ئەندام پەرلەمانە سیاسی شیعیەکانە بۆچی ئەندام پەرلەمانیەکان خولی سێم و ئەوانند کە دروست بوون لە سیاسەتی لە گۆڕەپانی سیاسی شیعەیە بۆیە هەمیشە تونتر بێ لە بەرچاوگرتنی ڕابردوو و بە شێوەیە کار دەکەن بەشێکی واخەری کە سیاسەتی پۆپۆلیستیش کات کەواتە جیلی سیاسی نوێی ئەمە لە ینی سازشی زۆر ناکەن بۆ کورد بەڕای جەنابەت بە دڵنیاییەوە نایکەن ئێستا سونەکان بە تایبەت ئەو ممارەسەی کە لە غەربی سونەوە تێپەڕ دەکرێت لە غەربی عێراق و مەبەستم لە ناوچە سونیەکانە ئەمانە تۆزێک جیاوازتر سیاست دەکەن لە شێوەیەکی سەردەمی بۆ دروستکردنی سیاسەتی پەرلەمانی کار لەسەر دەکەن قوارێ پەرلەمانی وەکو بینیشمان لە ماوەی ڕابردووە پێشبینیش دەکرێت لە داهاتوو بەڵام شیعەکان تونترترن بارگاویترن بە کۆمەڵێک ڕاق بارگاویترن چکە پێیان وایە ئەم قوارێک کە ئێستا شیعە دروستی کردێن لە چارچەوەی عێراقا تاکە مەترسی لە سەریتی هەرێمی کوردستان هەر لە بەرەوەشە لە وەفدە حیزبەکان لە ماوەی ڕابردوو چوو بوون یەکێک لە کاراکتەرە باڵەکانی شیعەوە بە کوردی گوت بوو ترسمان هەیە کە ئێوە وەستان باشتر بێت داوای سربەخۆی بکەن بێگومان ئەم ترسە لەلایەن تاک بە تاچ شیعەوە لە شەقامە ڕۆژانە ئاراسە دەکرێت و بارگاویش تاچ شیعی پێ دەکرێت ئەمە لەلایەکی ترە من پێم وایە هەموو عێراقیەکان بە هەر هەموو پێکاتە جیاوازیەکانی بەرفراوانتری ئێران و تورکیاشەوە بە جیاوازیەکانی هەمووی چاوەڕێ دەکەن بزانن سەرۆک جۆ بایدن لە پراکتیکە هەنگاوە داهاتوەکانی چی دەبێت چونکە لە بەرچاوما بێت پێچ ئەولەویەت هەیە لە بەردەم جۆ بایدنە کە کاری لەسەر دەکە یەکێک لە ئەولەویەتەکان ئێرانە و هێما سەرەتاییەکانیش دەرخستیە کە دەیەوێت کێشەکانی لەگەر ئێران بە شێوەیەشتر بێت بە شێوەی دیالۆگ بێت بە شێوەیەک بێت کە هەم مقەیەدی ئێران بکە هەمیشە لە ئەگەر ئەم سەرنج و تێبینی بەڵام لە ماوەی کەمتر لە خولەچێک بووی کە ماوە بچمە لای خاتوغڵەسە دواوتەش لەوەرگرم فەرموو هەرێمی کوردستان بە کۆی پێکهاتەکانی لە بەردەم کۆمەڵک ئاڵوگۆڕدایە لە بەردەم کۆمەڵک ئالۆزیدایە هەنگاوە باش و ڕاستەکە ئەوەیە ویستە حیزبیەکان بەلاوە بنێن لە بەروی هەرێمی پارتی دیموکراتی کوردستان زۆرترین کورسی هەیە
کەواتە ئەرچی قڕز دەسەشانی ئەوە کە وەلای حیزبەکان بەلاو بنێ بێتە سەر هەرێم لە دوای یەکێتی نیشتیمانی کوردستان ئینجا ڕێزبەندی بکە دەبێت ئەمانە ببێتە کەرستەیەکی یەکتیم و گشتگر بۆی بتوان داکۆچی بکات چونکە ئەگە هەرێمی کوردستان یەکگرتوو بوو باشتر دەتوانێت ئەسپی خۆی تا بدا لە شقامی عەرەبی عێراقیە لە شیعە و سوننیە دەتوانێت بەشێک لە دەستکەوتەکان تەنانەت ئەگەر بە باشی کار لەسەرەوە بکەین دەتوانین مافەوە ڕۆیشتوەکانی دوای ڕێفراندۆمیش بەشەشی بگەڕێنەوە. دەستخۆش بەڵێ خات و بڵێ سەرجەبار فەرمان جەنابیشت لە ماوەی دوو خولەکە توانی دواسەرنج و پەیامی خۆت بە ئێمە بگەێنی فەرموو. بەڵێ زۆ گرنگە کەوا هێزە کوردیەکان یەک و یەکگرتوو بن ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین و ناوماڵی خۆمان ڕێک بخینەوە پێش هەموو شتێک گەر ئێمە یەک و یەکگرتوو نەبین لێرە لە بەغدایە زۆر ئەستەمە بتوانین بە مافەکانمان بگەین وەکووتم فراکسیۆنە کوردیەکان لێرە لە ناو یەکتریە زۆر هاوڕانین لە زۆر کێشەیە زۆ گرنگە کە حکوومەتی هەرێم لەگەڵ هەموو لایەنە کوردیەکان تێکڕا دابنیشێ و بتوانین پێکەوە هاوڕیزیەک یەکریزیەک دروست بکەین و بەوە بینەوە بەغدا. ئێمە خۆمان هەرێمی کوردستان لە ناو خۆمانە هەموو سیاسیەکاندانیان بەوە ناوەکەوە قەیرانی گەورە هەیە گەندەڵی زۆر هەیە بابین ئێمە هەر هیچ نەبێت لەوە ئەیە چاو لە عێراق بکەین کەوا تا ئێستا چەندەها سیاسی دراونەتە دادگا و نەزاهە لێرە زۆر بەخوەتر کار دەکا با ئێمە بین لە هەرێمی کوردستانە بە هەمان شێوە هەوڵ بین گەندەڵی کەم بکەینەوە ئەو گەندەڵکارانە کە هەموو دانی پیانن کە گەندەڵی هەیە بیان دەینە دادگا و هەوڵ بین ناوماڵی خۆمان یەکریز بکەین لەبەر ئەوەی لەم هەڵبژاردنە پێشوەختەی گەر بکرێت کە لە پێشماندایە بێگومان وەزعی کورد لە بەغدا دوای ئەوە بەرەو لاواازتر ئەچێ ئێمە تا ئێستا هەوڵمانیا وەکو کیانێک سیر بکەین حتا ئەگەر بە ژمارە زۆر نەبین بەڵام وەکو کیانی کوردی لارە سەر بکرێن ئەمە لەمە دووار نەختێ ئەستەمتر ئەبێ و سیاسەتی زۆری نەوکەمینە لەگەڵمانە پەیڕەو ئەکرێ و یاسای زۆر گرنگ هەیە لە ناو پەرلەمانە هەر وەکو بەڕێزی فەرمووی یاسای نەوتوخاز هەیە یاسای محکەمەی فیدرالی هەیە کە ئەمانەیەنە ناو پەرلەمانەوە گرنگە کە ئێمە وەکو کیانێک سیر بکرین گەر ئێمە هەمومان یەکگرتوو بووین فراکسیۆنە کوردیەکان ئەتوانین باشتر هەوڵ بین چەسپاندنی مافەکانمان لەو یاسایانەدا بەڵام ئەمە گرنگەکەوە حکوومەتی هەرێم لەگەڵ هەموو لایەنەکانە لایەنە سیاسی کوردیەکانە دابنیشێ و هەوڵ بین یەکریزی دروست بکەین تاوەکو ئێستا وەکووتم ئەو یەکریزیە بەدی ناکرێ و هەڵبژاردن گەر بکرێت کە من لەو بڕوایم لە مانگی تشرینە لە مانگی دەیان نەکرێ لەبەرەوەی هەوڵێکی زۆر هەیە ئێستا کە دیسانەوە دوا بخرێتەوە ئەم هەموو تەقینەوانەی کە هەیە هەر ئاماژەیەکە بۆ ئەو تەوجیە بۆ ئەو بیرکردنەوەیە بەڵام ئێمە ئەبێ ئامادەبین بۆ ئەوەی گەر هاتوو دوای ئەوە ڕێژەی ئێمە چەند ئەبێ و چۆن ئەبێ و وەکو بە ڕێزیشان فەرمویان نەوەیەکی تری تازەی سیاسیەکان کێنە ناو پەرلەمانەوە کە زیاتر دژ بە کوردن چۆن بتوانین ئێمە مامەڵەیان لەگەڵا بکەین بۆ ئەوە گرنگە کەوە پێش هەموو شتێک ناوماڵی کوردی یەک بخەین و فراکسیۆنە کوردیەکان یەک بن. بەڵێ سوپاس بۆ خات و بڵێ سەرجەبار فەرمان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغداوە لەگەڵ مامی سوپاس بۆ کاک پێشڕەوەسی چاودێری سیاسی کە جەنابیشیان لە شاری هەولێر لە ستۆدیۆکانی کورسات میوز لەگەڵمان بوو. بەڵێ سوپاس بینەرانی بەڕێز کە ئێوەش تام ساتە بینەرمان بوو خواتان لەگەڵ.